بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان. پەرلەمانی عێراق لێپرسینەوەی لە سەرۆکی کۆمیسیۆن کرد و وا بڕیارە هەفتەی داهاتووش تاوتوێی پەخستنی پەرلەمانی کوردستان بکات. بەپێی کارنامەی پەرلەمانی عێراق وا بڕیار بوو ئەمڕۆ باز لە پەخستنی پەرلەمانی کوردستان لە دانیشتنی پەرلەمانی عێراق بکرێت، بەڵام بەهۆی درێژەکێشانی لێپرسینەوە لە سەرۆکی کۆمیسیۆن دواخرا بۆ هەفتەی داهاتوو. بە میوانداری بەڕێز هۆشیار عەبدوڵڵا ئەندامی پەرلەمانی عێراق لە ستۆدیۆی سەرەکی تاوتوێی ئەم پرسە دەکەین. لە سەرەتادا راپۆرتێک دەبینین، دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەدەین. پەرلەمانی عێراق لێپرسینەوەی لە سەرۆکی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق کرد. هەفتەی داهاتووش گفتوگۆ لەسەر پەخستنی پەرلەمانی کوردستان دەکات. لە دانیشتنی ئەمڕۆیدا پەرلەمانی عێراق لێپرسینەوەی لە سەربەز مستەفا سەرۆکی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق کرد. ماجدە تەمیمی ئەندامی پەرلەمانی عێراق لە کوتلەی ئەحراری سەر بە ڕەوتی سەدر چەندین پرسیاری ئاڕاستەی سەرۆکی کۆمیسیۆن کرد. دیارترین ئەو پرسیارانەی ئاڕاستەی سەرۆکی کۆمیسیۆن کران بریتین لە کارنەکردنی کۆمیسیۆن با شێوەیەکی بێلایەن و دیارنەمانی ژمارێکی زۆر لە کارتی دەنگدان و ڕێگەدان بە دەنگدانی خەڵکی غەیرە عێراق لە هەڵبژاردنەکان و کارنەکردنی بە مۆری ئەلکترۆنی لە هەڵبژاردنەکانی ساڵی 2014 و زۆری سەردانی شاندی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان بۆ دەرەوەی وڵات. لای خۆشیەوە سەربەز مستەفا سەرۆکی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان وەڵامی پرسیارەکانی پەرلەمانتار ماجدە تەمیمی دایەوە. بەپێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی عێراق هەفتەی داهاتوو وەڵامەکانی سەرۆکی کۆمیسیۆن دەخرێتە دەنگدانەوە ئەگەر زۆرینەی پەرلەمانتاران متمانەیان بە وەڵامەکانی سەرۆکی کۆمیسیۆن نەبوو، ئەوە لێسەندنەوەی متمانە لە سەرۆکی کۆمیسیۆن ڕاستەوخۆ دەخرێتە دەنگدانەوە. لەلایەکی ترەوە بەپێی بڕگەیدە لە کارنامەی ئەمری پەرلەمانی عێراق دەبوایە پرسی پەخستنی پەرلەمانی کوردستان لە کۆبوونەوەکەی ئەمڕۆ گفتوگۆی لەسەر بکرایە، بەڵام دواخرا بۆ هەفتەی داهاتوو. زانا ڕۆستایی ئەندامی پەرلەمانی عێراق لەبارەی دواخستنی تاوتوێکردنی پەخستنی پەرلەمانی کوردستان ڕایگەیان بەهۆی درێژەکێشانی لێپرسینەوە لە سەرۆکی کۆمیسیۆن بابەتی پەرلەمانی کوردستان و چەند بابەتێکی دیکە بۆ هەفتەی داهاتوو دواخران. بەهۆی پەخستنی پەرلەمانی کوردستانیشەوە پەرلەمانی عێراق لە ماوەی ڕابردوو کێشەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی تاوتوێ کرد. هەفتەی داهاتووش باز لە پەخستنی پەرلەمانی کوردستان دەکات. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان. سوپاس بۆ میوانەکەمان کاکوشەر بەخێر بێن، سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین بۆچی ئەمڕۆ پەرلەمانی عێراق بانکێشتی سەرۆکی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی کردووە لێپرسینەوەی لەگەڵ کردی؟ بەڵێ مەسەلەی ئیستیجوابی کۆمیسیۆن دەمێک یەکێک لە پەرلەمانتارەکانی کوتلەی ئەحراری سەدریەکان داوای کردبوو، چەند جارێک خۆیان لە بابەتەکە دزیەوە، بەڵام دوجار مەوعیدی ئەمڕۆ دانرا بۆ ئەوەی کە ئیستیجوابەکە با بڵین جێبەجێ بکرێ یاخود بەڕێوە بچی. خۆتان نەزانن پرۆسی ئیستیجواب یەکێکە لە حەلەقەکانی یاخود یەکێکە لە ئالێتەکانی چاودێریکردن یاخود ڕۆڵی چاودێریکردنی پەرلەمان دوو ڕۆڵی سەرەکی هەیە. یەکیشیان بریتیە لە تەشریع و یاسادانان، ئەوەی تریان بریتیە لە ڕقابە یاخود چاودێریکردن. بۆ ئالێتی چاودێریکردن چەند با بڵێن ڕێگەیەشی داناوە. یەکێک لەوانە سوئالی پەرلەمانیە. ئەم سوئالە پەرلەمانیە دەکرێت بە نووسراو بێ، دەکرێت بە شەفەهی بێ و ئیستیضافەیە یاخود میوانداریە. میوانداریش و پرسیاریش ئامانجلەی ئیستیفهامە یاخود پرسیارە، دروستکردنی پرسیارە لەلایەن پەرلەمانتارێکەوە لەسەر بەرپرسێک کە ئەم مەوزوعە بۆچی بەم شێوەیەیە. ئیستیجواب فەرقەکەی ئەوەیە کە پرۆسەی ئیستیجواب ئیتیهامە بە فەساد، ئیتیهامە بە کەموکوڕی، ئیتیهامە بە کار باش نەکردن، ئیتیهامە یعنی فەرقی ئیستیجواب لەگەڵ
ئاستەکانی تری پرسیار و استیضافە و ئەمانە یاخود میوانداریکردن بریتیە لەمە ئەمڕۆ میوانداری نەبووی سەرۆکی نەخێر میوانداری نەبوومە ئیستیجوابە یاخود ئیتیهامکردن یانە طبعاً ئیتیهامەکەی کە بە جوێرەی و پرسیارانەی کە کراون لە سەرۆکی کۆمیسیۆن کۆمەڵێک پرسە یەکێکیان مەسەلەی پرسی بێلایەن نەبوون و با بڵێن لایەنداریکردنە لە هەڵبژاردنەکانی ڕابردووە و هەروەها کۆمەڵەکەی سیتایە لەسەر گەمدەڵیش ئەمڕۆ پرسیارەکان ئارەستەکراون تا درەنگ وەختانێکی تا دوای 6 ئێوارە و تا نزیکی 6 ئێوارە جەلسەکە بەڕێوە چووەوە چاوەڕوان دەکرێت هەفتەی داهاتوو لەگەڵ سەرەتای دەوام لە یەکەم جەلسەدا پەرلەمان یاخود سەرۆکاتی پەرلەمان قەناعەتکردن یاخود متمانەهێنان و متمانە نەهێنان بە وەڵامەکانی سەرۆکی کۆمیسیۆن دەخاتە دەنگدانەوە ئەگەر پەرلەمان بڕیاریدا کە متمانەیان بە وەڵامەکانی هەبووە ئەوە مەلەفەکەدا ئەخرێ ئەگەر وتیان قەناعەتمان پێی نییە ئەوە ئەو کاتە ئەڕوا بۆ قۆناغێکی تر کە قۆناغی ئیقالەکردنە یاخود دەنگدانە لەسەر لە کارخستنیان ئەوەی کە با بڵێن زۆر ڕوونە ئەنی ئەوەی کە هۆکاری زۆر سەرەکی و زەقە ئەوە یەکەم کۆمیسیۆنە لە هەڵبژاردنەکانی ڕابردوودا بێلایەن بۆ لایەنداری کردووە و بە شێوەیەکی پاک هەڵبژاردنەکانی باش بەس ئەم لێپرسینەوەی ئەمڕۆ لە سەرۆکی کۆمیسیۆن بۆ پێی کە سەرۆکی کۆمیسیۆن کوردەوە لە پشکی پارتی دموکراتی کوردستانە هیچ خوێندنەوەیکی سیاسی بۆ دەکرێت کە مەبەستێکی سیاسی لە پشت ئەم لێپرسینەوە بێت لە ڕاستیە ڕاستە کەسە پارتیە و خۆشی نایشارێتەوە کە پارتیەوە لە کۆبوونەوەی تەنانەت ئێمە فۆتۆمان لایە یاخود دوێنەمان لایە لە کۆبوونەوەی وابزانم ژوور ینی بەشی هەڵبژاردننی پارتی دموکراتی کوردستان بەشداری کردووە یعنی وە کەسێکی پارتیە بەڵام مەسەلەی کۆمیسیۆن هەر پارتیتیان نییە بەشێکی زۆر لە لایەنە سیاسیە باڵادەستەکانی عراقی تێدایە نامۆسمەوە لێپرسینەوە کە سیاسینێ بۆ پێ ئەو سەرۆک کۆمیسیۆنەکە کووردە بۆیە نەخێر لە ڕاستیدا لێ نەهاتووی ئەم کۆمیسیۆنە بێلایەن نەبوونیان و بەڕێوەبردننی هەڵبژاردنێکی پیس و بەڕێوەبردننی کاروبارەکانیان بە شێوەیەکی خراپ زۆر ڕوون و ئاشکرایە یعنی هەموو لایەنە سیاسیەکان و تەنانەت خەڵکی کوردستان و خەڵکی عراقی شەزانن ینی ئەو هەڵبژاردنەی ڕابردوو هەر هیچ نەکەی بە قیاس هیچ ئەنی واز لەوە بێنە تەزویرێک کراوە لە سندوقەکانە تەزویرێک کراوە بە ڕێعایەتی کۆمیسیۆن خۆی ئەو هەموو پیس با بڵێن پیس و پۆخڵی کە کراوە واز لەوە بێنە هەر دواکەوتنی نەتیجەی هەڵبژاردنەکان بۆی ئەم سندوقە بێن و ئەم سندوقە بەرن و ئەم سندوقە سقوط پێ بکەن و ئەم سندوق بگۆڕن و تەنانەت کاک حەکیم ئێستا کە باسەکرێ لە بینی پەرلەمانتارەکانە لەسەر ئیشوکارەکانی ئەم کۆمیسیۆنەوە ئەوان هەر ئەوە نییە مەسەلەن بۆ نمونە گۆڕان تەزویری لێکراوێ کۆمەڵ تەزویری لێکراوێ یان یەکگرتویان حیزب بچووکەکانی تری عراق تەنانەت لەناو ئەو حیزبانەشە کە تەزویریان بۆ کراوە مەسەلەن حیزبێکی دیاریکرا و تەزویری بۆ کراوە لە ناو حیزبەکەشە مەسەلەن حەقی پەرلەمانتارێک یاخود حەقی نائیبێک خوراوە بۆ نائیبێکی تر لەسەر ئەساسی تەکەتولات و دوور و نزیکیان لە مەسئولەکان و ئەمانە لەبەرەوە یعنی ئەم کۆمیسیۆنە لە ڕاستیە هی ئەوەیە بڕوە هی ئەوە نییە بە شێوەی یاسایی خۆی کاتەکەی کە چەند ماجیشی ماوە کۆتایی بێ ئەوەیە بە ئیستیجواب بکەوێ بەس سەرۆکی کۆمیسیۆن کە بەرەزوتت بەپێی پێڕەوی ناوخوا هەفتەی داهاتوو وەڵامەکانی دەخرێتە دەنگدانەوە بەپێی پێشبینەکانی بەڕێستان ئاراستەکان بەو شێوەیە کە وەڵامەکانی قەنەعات پێێنەر بن بۆ پەرلەمانتاران یاخود بەرەو ئەو بڕوە کە متمانش لە سەرۆکی کۆمیسیۆن بسەنرێتەوە خۆی لە ڕاستی ئەم قەزەیە دۆخی سیاسی زۆر تەحەکومەکە مەسەلەن کۆمەڵێک لە کووت لە گەورەکان نانەوێت ئەم کۆمیسیۆنەی ئێستا بکەوێ و تەنانەت کارەکەن بۆمانەوەی جا وەڵامەکە بەفەرمو مەسەلەن دەوڵەتی قانونی چێکە لە کووت لە گەورەکان نایەوێت بڕوا بۆ چکە هەم نوێنەری خوانیان هەیە و ئەو کەسێک کە نوێنەرایەتی دەوڵەتی قانونەکە بەخوترە لە کاکسەر بەس کە سەرۆکی کۆمیسیۆنەکەی مەسەلەن بۆ نمونە کوتلەیەکی وەکو پارتی کە سەرۆکەکە بە حساب لە خوانە ڕەنگە نایانەوێت بڕوا یەکێتی نیشتیمانی کوردستان کە ممەسیل و نوێنەری خوانیان هەیە لەوێ ڕەنگە نایانەوێت بڕوا بۆیە زۆرێکی تر مەسەلەن حیزبەکانی تر هەتا مەجلیسی عەلا و ئەمانەش نوێنەریان هەیە ڕەنگە و کوتلانەی کە زۆر زەرمەند بوون لە شێوەی کوتلەی گۆڕان کۆمەڵی ئیسلامی و ئەو کوتلانی تری عراق لە مستەوای مەسەلەن سەدریەکان خۆیان بەشێک لە کوتلەکانی سونە بیانەوێت بڕوا خۆی قەزیەکە ئەمێ بە ڕوون و ڕاشکاوی بڵێم ئەگەر مامەڵەکردنە مامەڵێکی ویجدانە نەبێ ئەگەر پەرلەمانتاران قەناعەتی خۆیان بکەنە پێوەر ئەوە بێگومان ئەم کۆمیسیۆنە نەک جارێک بەڵکو 100 جار مستحقی کەوتنە بەڵام ئەگەر
حیزبەکانیان و ئەجەندای سیاسی بکرێتە پێوەەر ینی من بە دووریە بینم بکەوێت. زۆر باشە بەس سەبارەت بۆی کە ینی پرۆسی لێپرسینەوە لە پەرلەمانی عێراق بەو ڕێکارەیە کە تەنها یەک پەرلەمانتار بۆ نمونە بتوانێت وەزیر بانکاتە پەرلەمان لێپرسینەوەی لە کاسەرۆکی دەستەکان بانکات؟ بەڵێ ینی مەسلەی ئیستیجواب با بڵێن حەقێکە کە هەموو پەرلەمانتارێک دەتوانێت، بەڵام مەسلەی ئیستیجواب پێویستی بەوە هەیە کە کۆمەڵێک دۆکومنتی بەرفراوانە، کۆمەڵە دۆکومنتی باشت لە بەردەستا بێ یاخود دەستت بکەوێ یاخود تۆ خەڵکت هەبێ لە ناو داودەستگای ئەو داودەستگایە بۆ نمونە جاوەزارەتە یاخود دەستەیە بۆ نمونە ئێستا سەدریەکان خۆیان کۆمەڵێک مدیرعام و کۆمەڵێک بەرپرسیان لە ناو کۆمیسیۆن خۆی هەیە بۆیە بەڵگەشیان دەستەکەوێ، بەڵام ئەگەر من وەکو پەرلەمانتارێکی گۆڕان بمەوێ بۆ نمونە وەزیرێک ئیستیجواب بکەم یاخود بەرپرسی دەستەیەک ئیستیجواب بکەم ئەم دۆکومنتانە لەکوێ بێنم لەبەرەوەی ئێمە لەو بیرۆقراتێتی یاخود لەو مؤسسە ئیداریانەیە یاخود جەتە وەزارەتە دەستەکانە خەڵکمان نییە بۆ یەک دەستکەوتنی دۆکۆمنت بۆ ئێمە ئاسان نییە. بەس مەسەلەن بۆ نمونە بۆ عالی نوسەیف کە لە دەوڵەتی قانون و پێشتر 8 ساڵ حکوومەت لای خۆیان بۆ ئاسانە، بەشێکی زۆری مدیر عامیان هەیە، مفتیشیان هەیە، مفتیشی عامیان هەیە، خەڵکیان هەیە، بەڵام بڵێ هەموو پەرلەمانتارێک هەر بەس دۆکۆمنتی باشی لە بەردەستا بێ و دۆکۆمنتەکان بسەلمێنرێ کە ئەمە ئیتیهامە بە فەساد ئەخرێتە بەردەم لیژنەیەک سەرۆکاتی پەرلەمان بڕیاری لێ ئەدا موعیدی بۆ دیاری ئەکرێەوە موعیدی بۆ دیاری کرد پێویستە بەرپرسەکە بێتە بەردەمی پەرلەمان. زۆر باشە. سەبارەت بە ئەو هەڵبژاردننی داهاتووی ئەنجومەنی پارێزگاکان بە ئەو خواستش ئەوەی کە بەرە زوو پێویستە کۆمیسیۆنە بگۆڕدرێت، ینی پێشبینی دەکەن هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکە کە وا بڕێرە 16 ئیلول بەڕێوە بچێت لەو کاتدا بەڕێوە بچێت وە کۆمیسیۆنش لا ببرێت و کۆمیسیۆنێکی بەلایەن پێک بهێنرێت. خۆی لە ڕاستیە تۆز ئالۆزە کاک حەچیم ئالۆزە لە ئێستا ڕوونی یەکەمەوە یەکێکیان بریتێرەوەی کە وەکو مەبدە ئێمە پێمان وایە هەموو هەڵبژاردنێک لە کاتی خۆیان بکرێ باشە، چونکە هەر پابندبوون بەو تەقویمە ئینتیخابیەوە کارێکی زۆر زۆر گرنگە، ینی خۆتە زهنی ئێستا ئێمە وەکو وەرێمی کوردستان 92 هەڵبژاردنێکمان کردووە، ئیتر هەڵبژاردنمان نەکردوێتەوە تا 2000 مستەوای هەرێمی کوردستان، بەڵام تا 2005 کە لە حکوومەت لەگەڵ حکوومەتی عراقی کراوە، بەڵام لە حکوومەتی عراقی پابندبوون بە تەقویمی ئینتیخابیەوە باشتر بووە، هەرێمی کوردستانیش لەگەڵ ئەوێ با بڵێن هەڵبژاردننی کردووە. کێشەیەک هەیە ئەگەر ئەم کۆمیسیۆنە ئێستا بڕوە ئەو کۆمیسیۆنەی کە دێ ئایا بە هەمان تاس و حەمامە بێ، ینی هەمان خەڵکی حیزبی ئەهێن و ناوی لێ ئەنێنەوە کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردنەکان ئەو لیژنەی خوبەرایی کە ئێستا هەیە ئایا هەر دێت لەم حیزبە باڵادەستانە خەڵکە هێنێ و ئەیکاتەوە بە کۆمیسیار یانەوە تا وەکو دەورەی پێشووتری کۆمیسیۆن کە دەورەیەکی ناجەحتر بوو کە کۆمەڵێک قازیان هێنا بوو، کۆمەڵە قازیان هێنا بوو ئەو قازیانە ڕۆڵ و ئەدائیان زۆر زۆر باشتر بوو بەراورد بم کۆمیسیۆنی ئێستا باس لە هەڵبژاردنەکانی 2005 و ئەمانە ئەەکەم. ئەمە ئەگەر بۆ نمونە هەڵبژاردن دوو چەند بۆچوونێکەیە بۆچوونێکەیە کە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان دوا بکەوێ بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراقکە لە نیوەی یەکەمی ساڵی 2010 ئەکرێ. بۆچوونێکی شەیە داوای ئەوە کە ئەبێ هەڵبژاردنەکان بکرێ بۆ بەشێکی ئامانجەکەی بریتێلەوەی مانەوەی ئەم کۆمیسیۆنەیە بۆی پاساوێک با بۆی ئەم کۆمیسیۆنە بمێنێتەوە بۆی ئەم کۆمیسیۆنەکان هەڵبژاردنەی کرد ئۆتۆماتیکی بێ هەڵبژاردنەکەی تریش بکات، چونکە پێیان وایە کە ڕەنگە شێوازی هەڵبژاردنەکە یاخود کارکردن بۆی کۆمیسیۆنێکی نوێ بەم شێوازە بێتە پێشەوە ڕەنگە قورس بێ. دوو بۆ چەند بۆچوونێک هەیە بەشێک لە کووت لە سونیەکان پێیان وایە کە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ئێستا نەکرێ چونکە پارێزگاکانی خۆیان دۆخێکی ئەمنی ئالۆزیتیایە، بەشێک لە کووت لە شیعیەکان پێیان وایە بکرێ باشە لە کاتی خۆیە، ئێمە وەکو کوردیش پێمان وایە بکرێ زۆربەی فراکسیۆنە کوردستانیەکان وە لە ناویشیاندا لە کەرکووکە هەڵبژاردن بکرێ. خۆ دەزانی کەرکووک حاڵەتێکی استثنا و تایبەت و هەڵاوێرت کراوە، کوردم جارە داوای کردوڵانی کە مەموو فراکسیۆنە بەڵام دەتوانن فراکسیۆنە کوردەکان بۆ کەرکووک بۆ نمونە فشار دروست بکەن کەم جارە کە لە 2005 هەڵبژاردن لە ئەنجومەنی تەوەجوهەکە بەم شێوەیە کە ئەم جارە هەوڵ بدرێ، بەڵام لە ڕاستیە ئالۆزە لە ڕاستیە ئالۆزە بەڕادەیە کە زۆر جار حکوومەت تۆپەکاڵ داتە ساحەی پەرلەمان تۆپەکاڵ داتەوە ساحەی حکوومەت بۆ مەسەلەی طبعاً حکوومەت تهدیدی ئەم موعیدەی کرد بەشێکی بۆ حراجکردنی پەرلەمانە هەم بۆ تێپەڕاندنی یاساکە هەم بۆ مەسەلەی یەکلاکردنەوەی ئیشی کۆمیسیۆن بۆ چونکە هەم کۆمیسیۆن ئەرشی ئێمە یەکلایکەینەوە هەم مەسەلەی یاسا هەڵبژاردنەکە ئەرچی ئێمە یەکلای بکەینەوە، بەڵام لە هەموو حاڵەتێکە کاک حەشیم ئەوەی کە گرنگە ئەوەیە ئێمە لەگەڵ مەبدەئی هەڵبژاردن بین، ینی دواکەوتنی هەڵبژاردن لە هەموو حاڵەتێکە خراپە. زۆر باش ئەگەر بینی سەر بابەتێکی تر ئەوژە و کەوا بڕێر بۆم ڕۆ لە دانیشتنی پەرلەمانی عێراق باسی لێ بکرێ وش مەسەلەی پەخستنی پەرلەمانی کوردستانە.
بۆچی مەسلەی پەخستنی پەرلەمانی کوردستان ئەمڕۆ دواخراوە هۆکاریەوەش کە چییە کە پەرلەمانی عێراق دەیەوێت دەمپرسە تاوتوێ بکات. بەڵێ ئێمە هەر لە دوای داخستن یاخود کودەتاکردن بەسەر پەرلەمانی کوردستان بڕیارماندا هەموو ئەو پرسانە بگوازینەوە و فراکسیۆنی گۆڕان قساکەم هەموو ئەو پرسانە بگوازینەوە بۆ پەرلەمانی ئیتیحادی. پەرلەمانی ئیتیحادی پەرلەمانێک کە نوێنەری هەموو پارێزگاکانی تایە و نوێنەری هەموو حیزبولانە سیاسەکانی تایە بە چوار پارێزگاکەی هەرێمی کوردستانیشەوە. لەو پرسانەی کە بردومان نەتە ئەوەیەکێک لەوانە پرسی موچە بوو موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە لیژنەی بۆ دروست بووە و دواتر بەشێک لە هەوڵەکان لە ناو موازنەی ئیتیحادی ساڵی 2017 جێگەی کرایەوە بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان پابەند نەبوو پێوە سوودی نەبوو پابەند نەبوو پێوەی حکوومەت پابەند نەبوو پێوەی و حیزبەکانیش موقفێکی شەرمنانیان هەبوو تا ڕادەیەکی زۆر ژۆکو پەرلەمانتارەکەنەوە بزانام پەشیمان بوون نەخێر پەشیمان نەبووینەتەوە ئێمە ئێستا هەر بەردەوامین و تەنانەت فراکسیۆنەکان بەرەو دادگا ڕۆیشتوین و خەریکی سکاڵە تۆمارکردنی هەم لەسەر عبادی هەم لەسەر حکوومەتەکەی هەولێر کاتەکەی و خەریکە ساڵی ئەخر خۆ جوڵان لەسەر محکەمەی اتحادی ئاسان نییە جوڵان لەسەر محکەمەی اتحادی ئاسان نییە و بەڕاستیش کاک حەشیم ئەبێ ئەوە بزانی ئەم ئەرکەی بە ئێمە سپێردراوە ئێمە جارەکەی تریش بۆ جەنابتم باس کرد ئێمە تەشریعمان لەسرە ئێمە تەشریع ئەکەین و ڕقابە ئەکەین مەفروض بوو حیزبەکان خەڵکی کوردستان ڕەئی عام ئێوە وەکو ئیعلام زەخت بکەن لەم حکوومەتە فاشلەی هەولێر کە ئیلتیزام کا بەو قانونەوە چیتر واز لەم دزینەوتە بێنن بە ناوی ئابووری سربەخۆ و فرۆشتنی نەوتی سربەخۆ بەڵام تۆ دیقەت بێ ئێستا تەنانەت ئەم مۆزوعان لە بیری خەڵک بردوێتەوە بە ناوی استفتا و بە ناوی ڕاپرسی و بە ناوی دەوڵەتی کوردی و بە ناوی ئەم درۆ دەلەستانەوە ینی لەبری ئەوەی خەڵکی کوردستان و حیزبەکان و مێدیا و هەمویان زەخت بکەن بڵن با بە ئەم نەوتە بۆ شوێ بن زۆر لەم داهاتی نەوتە بێنن هیم با بگەڕێنەوە سەر مۆزوعی زۆر باشە دەگەڕێنەوە بەسەر خەڵکی کوردستان مەسەلەن ئەگەر پەرلەمانتارەکانی بۆ ئەوە نابێت بۆ بەغدا کە بۆ نمونە بەیەکەوە سکاڵا تۆمارکردنە دەرگای اتحادی ئەگەر بکرێت ئەی بۆچی لە بەغدا کاک حەچیم ئێمە لەوێ قانونێکمان دەرکردووە قانونەکە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان و خەڵکی کوردستان خۆشیان ئەمە ئەزانن من ئەڵێم ئەبێ خەڵک ئەبێ حیزبەکان ئەبێ مێدیای کوردی ئەبێ ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی زەخت بکەن بۆی ئەم یاسایە جێبەجێ بکرێت خۆ ئەرکەکەی ئێمە شەر بریتە لە جێبەجێکردن هەوڵدان بۆ جێبەجێکردنی ئەم یاسایە قانونەکەمان دەرکردو حکوومەتەکەی هەولێرە لە پابەند نابن پێوەی بۆ چونکە گەر نەوتەکە لە ڕێی سۆمەوە بفرۆشن ناتوانن دزی لە نەوتا بکەن ئەو نەوتەی ئەنێردرێ بۆ سۆمە ئەو پارەکە دیارە داهاتەکە دیارە ئەزانن چی لەکەن بەڵام نەوتەکە هەمووی ڕادەستی تورکیا کراوە و ئیرادەی هەولێری ئێستا لەژێر دەستی ئەنقەرەیە و لەژێر دەستی ئەنقەرەشانە وەکو دەوڵەت لەژێر دەستی ئەردۆگانایە لەبەرەوە ناتوانن ئەمە بکەن کە ناتوانن ئەمە بکەن ئیترە وڵامە لەبەرەوەی پەرلەمانتارەکانی عێراق پەرلەمانتاری عێراق لەسەر یەتی قانونێک دەرکا قانونەکە کە جێبەجێ ناکرێ ئەڕوا بەرەو محکەمەی اتحادی ڕۆشتن بەرەو محکەمەی اتحادی بەڵام ئێمە ئەومان لەدەست دێ ئێوەمان لەدەست دێ کە قانونێک دەرکەین ئەومان لەدەست دێ بڕۆین بەرەو محکەمەی اتحادی و ڕۆشتوشی سکاڵاتان تۆمار کردووە بەڵێ ڕۆشتوین هەموو بەکوێگەشتەکان هەموو جراتە شکلەکان تەواو بوون کاک ئەمین بەکر کاکزانە ڕۆستایی ئێوە کاک حاکم سامان و ئەو ئەندامانی ئێمە لە لیژنەی لە لیژنەی قانونی یاسایی خەریکی ئەو پرسن و کاری زۆریان لەسەر کردووە تەنانەت محامیان گرتووە تەنانەت کەیسەکەیان تەواو کردووە لە ڕشکلیەوە سکاڵاکان تەقدیم کراوە خەڵک هاتووە وەکالاتی کردوێتەوە بۆیان ئەم مۆزوعە بەم زوانە ئەگاتە محکەمەی اتحادی قوربان زۆر باشە بەڵام باز لەوە دەکرێت ئەوەی کە پەیوەندی بە موازنە زۆر باشە بەڵام باز لەوە دەکرێت کە لە بریەوەی کە سکاڵا لەسەر حکوومەت تۆمارکەن حکوومەتیێریمە بزان بەنیان سکاڵە عێراق تۆمارکە ئەزانی ئەمە یەکێکە لەو پرسانەی کە من بۆ خۆشم سەرنجم لەسەری هەیە ئەوە لە کۆبوونەوەی کوتلەی گۆڕانیش و لەگەڵ فراکسیۆنە کوردستانەکانیش باسم کردووە لە ڕاستیە بەرپرسیارەتی چەند لە ئەستۆی حکوومەتی اتحادیەوەش لە ئەستۆی حکوومەتی هەولێر و زیاتریشە ئێمە هەمومان نەزانین هەموو فراکسیۆنە کوردستانەکان نەزانین مەسەن لە مەجالی مالیە لە لیژنەی مالیە مامۆستا ئەحمەد حاجی ڕەشید بە بەردەوامی قسەی کردووە پێمای لەم بەرنامەی قسەی کردووە لە شوێن تریش قسەی کردووە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی ناوی حکوومەتی هەرێمی کوردستان لای من حکوومەت نییە طبعا واسە هەرگو ناحیشە پێ بڵێ حکوومەت هیچی بەسەری چۆ نییە ئەمە ناوێ ئیلتیزام کا بە قانونێکی ئیتیحادیەوە کاکە تۆ دەوڵەت نی تۆ هەرێمیشی لە چوارچەوەی حکوومەتێکی ئیتیحادیە لە دنیا شتیوان نییە هەرێمێک بیاخی بێت تەنها لە پێناوی ئەوەی بەردەوام بێت لەسەر دزینی نەوت ئەمە هەر ئەرشی ئێمە نیوەکو ئێمە ئەوەی توانیمانە کردومانە و ئەشیکەین قەزەکەی من ئەوە ببریت لەسەرەوەی کە ئێمە لەسەر ئەم فشارانە بەردەوامین بەگەڕانەوە بۆ پرسیارەکەی جەنابەت مەسەلەی پەقسنی پەرلەمانی کوردستانێکێکی تر بوو جیا لە مەسەلەی موچە طبعا کۆمەڵە مەلەفی تریشمان هەیە وەکو فراکسیۆنی گۆڕان کە دیسان ئەوانش ئەبینە بە پەرلەمانی اتحادیەوە برای بەڕێزمان کاگەمین بەکرد کە لە لیژنەی یاساییەوە قەزێکە قەزیەکی یاسایی بەحتە جەناب تەزانی
ماوەیەکی زۆرە کاری لەسەرەکە سەرۆکاتی پەرلەمان نردیان بۆ لیژنەی یاسایی لە لیژنەی یاساییش بە تەسویت و بە مناقەشەیەکی زۆر لەوێت تێپەڕیوە هاتوتە ناو جەدوەلی ئەعمالەوە ئەمڕۆ خراوەتە جەدوەلی ئەعمالەوە لە جەدوەلی ئەعمال ئەمڕۆ دانرابوو بەڵام لەبەرەوەی ئیستیجواب هەبوو کە ئیستیجواب بەبێ ئیستیجوابەکەش تا درنگانێکی درەنگ وەختێک ئێوارەی ئەمڕۆ درێژەی نیگەرانی لایەنێکەوە نەبووە خۆ دواخراوە لە پەرلەمانی عێراق نەخێ پێمانێ بەهۆی نیگەرانی لایەنێکەوە بێ پاشان مەسەلەی پەخستنی پەرلەمانی کوردستان لەوە دەرچووی تر نیگەرانی لایەنێک بێت ینی بۆ بە فەزیحەیەک بۆ بە سکانداڵێک بۆ بە ئابڕوچوونێک کاک حەچیم بۆ بە ئابڕوچوونێک کورد دەڵێ ماس نییە بەلێەوە دیار بێ بەڵام ئێستا هەر وەکو ماسی لێ هاتووە بەلێی پارتی دیموکراتی کوردستانەوە ینی پاکستنی پەرلەمانی کوردستان وەکو دەتانکردن بەسەر ئەم دامەزراوە شەرعیەدا ئێمە زۆر جار سەفارەتەکانە بینین زۆر جار منەظەماتی با بڵێن نێودەوڵەتی ئەبینین سەفەرەکەین زۆر جار خەڵکە بینین لە دەرەوە ئەنی کە باسی پاکستنی پەرلەمانی کوردستانەکەی باسی ئەو کودەتایی پارتی دیموکراتی کوردستانەکەی ینی بە هەشکرا هەسیفەیەکی کە بۆ بە فەزیحەیەک ینی چوو بە ئابڕوچوونێک بۆ بە چ ماستێک بەلێوی پارتی دیموکراتی زۆر باشە بەڵام ئەو وڵاتانش هیچ ئەمادەم لای ئەوان فازیحە بێ و هیچ کاردانەوەیکیانی هەر مامەڵە لەگەڵ ئەو دەسەڵاتەکەن و ئەزانی کاک حەچیم ئێمە تێگەشتنیشی غەڵەتمان هەیە بۆ ڕۆڵی ئەو وڵاتانە بەڕۆ بە ئەمریکاشەوە ینی ئێمەی کورد بەداخەوە لەبەرەوەی پێگەیشتنی سیاسی ئێمە بەهۆی ئەم حیزبە فاشیلانەوە بەهۆی ئەم حیزبە کە لەسەر توراسی کوردایەتی و ئەم عەقڵە چەق بەستووە با بڵێن نەوە و کۆمەڵگەی کوردیان پەروەردە کردووە پێمان وایە ئەبێ دەوڵەتان شتمان بۆ بکەن کاک حەچیم نوێنەرایەتی وڵاتان بۆ نمونە سەفیر یاخود کۆنسوڵ یاخود سەفارەت یاخود کۆنسوڵخانە ئەرچی بریتی نییە لەوەی دەسوەرداتە کاروباری ناوخۆی وڵاتەکە هۆشداری ئەدا سەرنجی خۆی تەسجیلەکە راپۆرت ئەنێرێتەوە بۆ وڵاتەکەی خۆی لە ڕووی دیبلۆماسیەوە کاری لەسەرەکە بەڵام قەت چاوەڕێ ئەوە مەبە ڕاستە و خۆتە دەخۆل بکە چونکە مەهامەکەی بریتی نییە لەوە سەفارەت مەهامیشی دیاریکراوی هەیەوانی کە لەسەرشی دیبلۆماسی ئەزانن چۆنە بەڵام ئەمە دۆخێکیان دروست کردووە مەسەلەن ئێستا پارتی دیموکراتی کوردستان بە بەردەوامی بە ئەمریکا ئەنازیانی لە ماوەی ڕابردوودا ئەوانەی ئەوان بە پیاوێکی وەکو مەگۆرک و ئەمانە ئەنازین کەس بە کەس بەهێنە بەڵام لە ڕاستیدا ئەرچی ئەم وڵاتانە بریتی نیە لە تەدەخولی بەم شێوازە بڵێت تۆ پەرلەمان پاکمەخە بەڵام ئایا مەسەلەی پاکستنی پەرلەمان پێویستە قەزیەیەک بێ کە تایبەت بێ بە من و تۆی کوردەوە حیزبە کوردیەکانەوە ڕێی عامی کوردیەوە یان مەسەلەن بۆ نمونە سەفارەتی ئەڵمانیا خۆ سەفارەتی ئەمریکا بێ پشتمان بۆ بخوێنێ لەبەرەوە ئەم تێگەیشتنە لە ئەساسە تێگەیشتنێکی هەڵەیە کاک حەچیم جیان لە مەسەلەی پەرلەمانی ئیتیحادی جیاوازە پەرلەمانی ئیتیحادی عێراق پەرلەمانی هەموو عێراقا بە هەرێمی کوردستانیشەوە بۆیە پرسەکەمان بردوتە ئەوێ زۆر باشە بەڵام ئەم پرسە هەفتەی داهاتوو ئینشاءڵڵا لەگەڵ کۆبوونەوەیە جاریشکە ئەمێ لە ناو قۆسێکا باسی بکەم بابەتەکە برای بەڕێزم کاک ئەمین بەکرد تەقدیمی کردووە ئەو مطالعەیەک پێشکەشەکە دوای مطالعەکەی ئەو پەرلەمانتارانیش با بڵێن گفتوگۆ لەسەر بابەتەکەکان و پەرلەمان خۆی لە ئەنجامی ئەم گفتوگۆی ئەگاتە نەتیجەیەک بۆی کە چۆن مامەڵە لەگەڵ ئەم کەیسە بکات. گرنگێکیە مەسەلەن هیچ گرنگێکیە کە مەسەلەی پەخستنی پەرلەمانی کوردستان لە پەرلەمانی عێراق باز بکرێت یاخود باز نەکرێت؟ بەڵێ بێگومان گرنگی هەیە یەکەم جارە پێش هەموو شتێک وەلەوەی مەوەکو کوردستان لەبەرەوەی کولتوری تێکستمان نییە ینی دۆکۆمنتکردنمان نییە بەڵام ئەمە چێتە پرۆتۆکۆڵی حکوومەتی ئەچێتە پرۆتۆکۆڵی پەرلەمانی عێراقەوە لە خولی سێیەمی پەرلەمانی عێراق لە ساڵی 2017 گفتوگۆی کردووە لەسەر کەیسێک لەسەر فەزیحەیە کە داخستنی پەرلەمانە بە کودەتا جارێ هەر تەوسیقکردنەکە بە دۆکۆمنتکردنەکە بۆ خۆی مهمە ئەمە یەک دوو ئەوەنەی تر تۆخکردنەوەی ئەم کەیسەیە تۆخکردنەوەی ئەم فەزیحەیە لە بەردەم ڕێی عامی دنیای عەرەبی و سەفارەتەکانی دنیا و هەموو ئەو با بڵێن نوێنەرایەتی کە لە عێراقا هەیە جیالەوە پەرلەمانی عێراق ئەتوانێت بڕیاری هەبێ خۆی لە ڕاستیە ئێمە لەبەرەوەی وەکو هەرێمی کوردستان وەکو سیاقی موسساتی مامەڵە ناکەین ئەگەر نامەفروز بوو پەرلەمانی عێراق هەر بڕیارێک لەو بارەیەوە دەرکا هەولێر پابند بێ پێوەی بەڵام ئێستا کە پابند نابێ پێوەی لەبەرەوەی یعنی سیستمێکی قەرەقوشیان داناوە کە وەکو دیوەخان و بنەماڵە و ئەمەیە ئەگەر نامەفروز بوو هەر بڕیارێک لە پەرلەمانەوە دەرچێت بۆ ئەم قەزیەیە مەفروز بوو هەولێر ڕاستی خۆ پابند بێت. سپاس دەکەم ناوبڕێکمان هەیە دواتەگەڕێن بۆ لای بەڕێستان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتەن لەگەڵمان بمێنەوە. بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا.
سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. ئەسێ ئەمڕۆ جیاوازتر دەردەکەوێت. ئەسێ ڕنگ و هێز و توانایەکی نوێ پێشکەش دەکات. زیرەکێکی ڕاستەقینە و متمانە پێکراوە. ئەسێ Q6 نوێترین مۆبایلی زیرەکە و کردنەوەی لەلایەن پەنجەمۆری خاوەنەوە کار دەکات. ڕامی 3 گیگابایتەوە، میمۆری 32 گیگابایتەوە، کامێرای سەرەکی 13 مێگاپیکسلە و کامێرای پێشەوەی 8 مێگاپیکسلە. ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی 4G LTE. کۆمپانیای بەیزا لە پێنە و بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامێری کارەبایەتی نۆماڵ، کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی. هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی 8 مانگ بە هاوڵاتیان، سەلاجە و مجەمیدە، هەموو جۆرەکانی سپلێت، تەلەڤیزیۆن و تەبەخ و مڕەشەح، فڕن و مایکرۆ، گسکی کارەبایی، غەسالەی جلشتن و قاپشتن. بەیزا مامی هاوڵاتیان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان. کاکوشەر پێش ناوبرەکە بەڕێز وتت پەرلەمانی عێراق لەبارەی پەخستنی پەرلەمانی کوردستانەوە دەتوانێت بڕیاردە بکات و بڕیارەکانی مولزەم دەبێت ئەگەر سیستەمێکی یاسە سەروەر هەبێت لە کوردستان. زانی ئێمە لەبەرەوەی کە وەکو هەرێمی کوردستان مامەڵەیەکی موئەسەساتیمان نەکردووە لە چوارچەوەی حکوومەتی عێراقیە. بۆ نمونە هەرێمی کوردستان هەرێمێکە، بۆ نمونە سەرۆشیشی هەیە کە ئێستا سەرۆکەکەی سەرۆشیشی ناشەرعیە خۆی سەپاندووە، پەرلەمانی هەیە، حکوومەتی هەیە. مەفروض بوو ئەم دامەزراوانە لەگەڵ حکوومەتی اتحادیە مامەڵەکان مامەڵەیەکی فەرمی بێ، مامەڵەکان مامەڵەیەکی فەرمی بێەوە بۆ معلوماتت، یعنی بە گوێرەی ئەم سیاق موئەسەساتیە مەفروض بوو هەر قانونێکی اتحادی لە هەولێر ملزەم بێ، خو لە هەرێمی کوردستان ملزەم بێ، هەر بڕیارێک لە پەرلەمانی اتحادی بۆ هەرێمی کوردستان ملزەم بێ. بەڵام وەکو وتم یعنی ئەمانە شتێکیان دروست کردووە بۆی بە ئارەزوی خۆیان بتوانن بۆ نمونە بە ئارەزوی خۆیان بتوانن داهاتی نەوت ببن. مثلا هەتا ئێستا بە ئیلتیزامیان نەکردووە بە مەسەلەی گەڕانەوەی داهاتی ناوخۆ بۆ نمونە، بۆی داهاتی ناوخۆ بتزن، نەک لە بەرەوەی بیان بە دوو ماڵی هەژار بیان بە خەڵکەکە، نەخێر بۆی بۆ خۆیانی ببن، بۆ خۆیانی قۆرەخ بکەن. یعنی هەوڵیان داوە مثلا مامەڵەیەکی ئەوەندە طبعا خەڵک زۆر زەربەی لەوە خواردو. کاک حەچی من نمونەیەکی بەسیتت بۆ باسەکەم هەر بۆی لای بینەرانی خۆشەویست ڕوون بێ. مثلا بۆ نمونە جنسیە، بڕۆ لە هەرچی وڵاتی اتحادی هەیە بپرسانی پێشکەوتوترین وڵاتی با بڵێن ئەوانەی کە سیستمی فدراڵیە میوانێکمان هەیە بالمناسبە ئەماوەی ماوەی پێش مناقەشەی لە ئەڵمانیا هاتوێتەوە مناقەشەیەم لەگەڵا کرد لەسەرەوەی سیستمی فدراڵی بۆ نمونە لە مەسەلەی جنسی و ئەمانە چۆنە. لە دنیای شتیوانیە لە دەوڵەتێکا دوو بەڕێوەبەرایەتی جنسی هەبێ، شتیوانیە. یعنی هەولێر بە زۆری زۆردار ئەڵەیە کاکەم نیژە بێ بەڕێوەبەرایەتی جنسی بم وەکو هەولێر وەکو بەغداد. لە بەغا پێیان وتم با بە ئێوە ئەتوانن معاونیت بن، معاونیەتی جنسی بن، توانن خێرەمەژەوێ بەڕێوەبەرایەتی بین. طبعا ئەمە هاتوون چیان کردو؟ هاتوون فۆرمی موئەسەسەکان هەمووی گۆڕیوە، فەرمانگەکانیان کردو بە بەڕێوەبەرایەتی و بەڕێوەبەر، وایان کردو خەڵکیشی زۆریان تەعین کردو بۆ وەلای حیزبی، بۆ دەنگکردین، بۆ زیمەمکردین. ئێستا وای لێ هاتووە ئەو پارەی کە لە بەغاوە دێت بەشی ئەم تەعینات بەشی ئەم خەڵکە ناکاکە لەوێ. طبعا بەشێکی زۆریشیان کردوون بە بندیوار، بەشێکی زۆریان کردوون بە حیمایەی باخ و ڕەزوشتەکانیان، بەشێکی زۆریان کردوون بە حیمایە ماڵەکانیان. بەمەوای کردووە خەڵکیشی زۆر ئێستا بۆ نمونە چوار فەرمانگەی اتحادیەکە موچەکانیان بە ڕێکوپێکی وەرناگرن، تەنانەت 5-6 موچە دواکەوتون لە کاتێکا لە عێراق یەک ڕۆژ موچەیان دوا ناکەوێت، هەر نەفسی فەرمانگەی. قەزدم ئەوەیە ئەمانە یعنی کە دیتە سەر وردەکاری کاک حەچی. مەسەلەن بۆ نمونە سندوقی خانەنشینی، خانەنشینی ئەوانەی کە لە بواری دارایی شارەزان لە من باشتر ئەزانن کە خانەنشین ینی موچەی خانەنشینی موچە نییە، شتێکە تۆ پێشتر موچەکان لێ بڕیوی، ینی حسێ پشکیشان بە بڵێن نسبەتێکیان لێ بڕیوی دوایی ئەدەنەوە. من ئەپرسم ینی بزانە سندوقی خانەنشین هەرێمی کوردستان چەند دیناری تەیە؟ فلسێکی تیان نییە. یعنی ئەمانە هەر بەناو نایە لەخوا ناوە حکوومەتە کە دەیتە سەر وردەکاری ئەوەی کە موئەسەسەت هەبێ، ئەوەی کە هەست بکەیت فعلەن بۆ نمونە ئەوەی کە سیاقاتی ئیداری ئەوەی کە ئێستا لە عێراق هەیە وەکو دەوڵەت ئەمەت هەبێ. هەتەمە کەم باسی عێراق کەم عێراق لە زۆر وێرانە، بەڵام لانی کەم چوارچێوەیەکی هەیە. لە کوردستان ئەم چوارچێوەیەش نییە. یعنی زۆر باشە، بەڵام وتت هەرێمی کوردستان حکومی قەرەقۆشەی عێراقی شەروانیە. کاکە زانی چۆن ئێستا عێراق مشکلەی زۆری هەیە، عێراق گەندەڵی تایە، عێراق
کێشەی ئەمنی هەیە عراق بەڵێ دزی و جەردەی تیا لەوێش گەندەڵێکی زۆر هەیە لەوێش بەڵێ بەڵام لانی کەم لە عراقا کۆمەڵێک مؤسسات هەیە کە ئیشەکە پەرلەمانت هەیە حکوومەتت هەیە بە بڵێن بۆ نمونە علاقەی بینی عبادی و جبوری باش نییە بۆ معلوماتت بەڵام عبادی ناتوانێت بڵێ ئادی با پەرلەمان داخەم بۆ نمونە شتی وان ناکە وەختی خۆی کاک حەکیم مالکی بۆ نمونە لەگەڵ ئوسامە نوجێفیە علاقیان زۆر ناخۆش بووە توانی لە بۆ نمونە لە جەنابی مامۆستا عەلی بپرسی کە پێشتر ئەندامی پەرلەمانی عراق بووە علاقیان زۆر ناخۆش بەڵام ڕۆژ لە ڕۆژانە پیاوە جوورەتی نەکردو بڵێ من پەرلەماندا ئەخەم بێجگەلەوە تۆ پەرلەمانت هەیە پەرلەمان داواکە وەزیرەکە بنێرە بۆ ئیستیجوابی بکە ئیستیجوابی ئەکا نەخێر لە کاری لا ئەبا دووری ئەخاتەوە حکوومەت ناڵە وەڵام من دووری ناخەمەوە لەبەرەوەی تۆ پەرلەمان لە کار داخزۆ دیوانی ڕقابەی مالی هەیە مفتیشی عام هەیە تەقاریر هەیە یعنی چوارچێوەیەکی دەوڵەت هەیە من لە تۆ پرسیمە بۆ نمونە پرسیارێک لە تۆکەم ئێستا وەزارەتی سامانە سروشتیەکان ماوەیە کە راپۆرتەکانی خۆی بڵاو ناکاتەوە هەر بە هەواز بڵاوی ناکاتەوە هیچ کەسێکی بڵێ کاکە تۆم پێشترم راپۆرتانە بڵاو کردەوە ئێستا بۆ بڵاوی ناکەیتەوە یعنی حکمی قەراقوشی ئەمە نەبێت چییە وڵای کاکە لە قەراقوشی لە چیدا بۆ نمونە ئەمە زۆرێک لە تەشیر نییە کللیمێکی قورسترم پێ بڵێ لە قەراقوش بابیڵم با تەشیر بێ یعنی ئەزانی چۆنە ئەزانی کێشەکەوەیە حکوومەت ئەوەی ناونراوە حکوومەتی هەرێمی کوردستان ماکینەیەکیان داناوە بۆ خۆ دەوڵەمەندکردن و دزی و فزی ناوێن ناوە حکوومەتی هەرێمی کوردستان و بەربوونەتە ژیانی ئەم خەڵکە یعنی تۆ دیقەت بە ڕۆژ تەفەنونەکەن یعنی وەکو هونەرمەندێکی باش ینی هینەکەن وەستایەتی ئەکەن لە دزیکردنە لە ڕوتانەوەی جیرفانی خەڵکە مەسەلەن بۆ نمونە هیچیان کردو بۆ ژینگەی کوردستان بەس من لە جەنابتە پرسم کە چی ئێستا کاڕووی سنەویشت تازەکەی تۆ پارەی ژینگەت لێسەنن هەر خۆیان ژینگەکان وێران کردووە ئەسڵان هەر خۆیان بەو بەکارگە و بە مەسانع و هیچیان نەکردو بۆ ژینگەی کوردستان کەچی پارەی ژینگەت لێسن سەیری جادەکانی هەرێمی کوردستان بکە یەک سەفەرکە بۆ پشدەر بزانە ڕێگەی پشدەر لە کاتێکا لانچی شۆڕش بووە تەسحی دنیای داوە لە بەردەم یادی 24 بڕۆ بزانە ڕێگەکەی هەر بینی ڕانیە و هین سیرکە ڕانیە و قەڵاجێ سیرکە کەچی بڕۆ سەیری هینت لێوەرەگرن پارەی جادەوبانت لێوەرەگرن بەبەستم ئەوەیە بە ئەنواع شێواز پارەت لێ ئەسەنن بەڵام بەبێ ئەوەی خزمەتگوزاریەکەت پێشکەش بکەن بەبێ ئەوەی بتوانن لانی کەم موچەت بنێ موچە آخر خۆ موچە ئەلفوبێ سەرەتای هەر خزمەتگوزاریەکە بۆ فەرمانبەرێک بۆ کەسێک کە بتوانێت یعنی معقولە حکوومەتێک پێی وابێ حکوومەتە بەس نەتوانێت موچە بە یعنی لە دنیاە هەیەشتیوە لە دنیاە ئەم هەموو فەزیحانەی کە ڕوو ئەدا لە مەجای تەندروستیە یعنی کەسێک کە مناڵی هەبێ و ببینێ بەوەی خەلەلیشی تەندروستیەوە دەستی جگەرگۆشیەکی ئەبڕنەوە بەبێ ئەوەی تاڵەموویەک لەسەری ئەم بەرپرسە نابەرپرسە بێمەعنانەی هەرێمی کوردستان هین بێ و پێشیان وایە حکوومەت و وەزارەتیان هەیە و کاکە ئەمەی کە لە هەرێمی کوردستانە هەیە لە ڕاستیە بەرەڵاخانەیەکی بێمەعنایە گروپێک کە جارەکەی تریش باسمان کرد بزەبت سیستمیکی چەتەگەری کارەکە وەوای کردووە کە ئەم خەڵکە ڕۆژ بە ڕۆژ لە بێئومێدیەکەوە ئەدەنە دەست بێئومێدی لە ڕژبینیەکەوەی دەنە ڕژبینێکی تر ینی پەیوەندێکی بە خزمەتگوزاری و حکوومەت و ئینسیابەتی کاری ئیداریەوە نییە زۆر باشە بەس یەک پرسیارەت لەسەر مەسەلەی بردننی مەسەلەی دۆسیی پەرلەمان بۆ بەغداد ئەمە ناشینکردنی ڕۆڵی کورد و گواستنەوەی ناکۆکەنی ناوخۆی کوردنی بۆ بەغداد یاخود ئێوە ئێستا مەسەلەن باسی ئێستا درەنگ نیە بۆ مەسلەیە کە ئێمە بەرەو ڕاپرسی دەڕۆن ئێوە تازە بە تازە مەسەلی دەبنە پەرلەمانی عێراقەوە وڵا جامە دوو پرسیارە تێکەڵ کە دووشیان دوو پرسیاری گرنگن کاک حەکیم ئەگەر کاتم بیتێ بۆی جوابی بمەوە یەکەم ئەوەی پێوەست بە مەسلەی ئێمە ناشرینکردنی وێنەی کورد و ئەمانە جار پێش هەموو شتێک ئەمەی من قەناعەتم بە وێنەیەک نیە ناوی وێنەی کورد بێ من قەناعەتم بە وێنەیەک ناوی وێنەی کوردستانە کوردستان نیشتیمانی کورد و عەرەب و تورکومان و مەسیحی و هەموو پێکاتەکانە کوردستان ئەمە خاڵێکی تر ئەوەی کە ئەم تەجروبەی ناشرین کردووە لە 91ەوە تا ئێستا ئەم نوخبە سیاسی دەسەڵاتدارە شۆڕژێرە چەتەگەرن کە هەر ڕۆژە و خەریکی کارەساتێکن بەسەر ئەم هەرێمی کوردستانی ئەهێنن نەک ئەوەی کە بڕۆی لە موسسەسەیەکی تەشریعیە باس لە کارێکی نایاسایی حیزبێکی سیاسی بکەی کە بە لولەی چەک هەوڵی داوە پەرلەمانەکەت دابخە کە ئەم پەرلەمانە بەحساب بوو ئەزمون یاخود بەرەنجامی قوربانیدانێکی زۆری خەڵکی کوردستانە کە ئەمانە سوار ئەم قوربانیدان و ئەم قەزیە و ئەم قەزیە ڕەوای خەڵکی کوردستان بوون و بە ئارەزوی خۆیان بەکاری ئێهێنن بۆ خۆیان ئەمە لەلایەن لەلایەکەی ترەوە لە ڕاستیدا مەسلەی ڕاپرسی و مەسلەی ئیستفتا و مەسلەی دەوڵەتی کوردی
یاخود دەوڵەتی کوردستانی هەموو ئەوانە کۆمەڵێک درۆی گەورە ئەمانە ئەیکەن بە چ بەڵگەیەک ینی بەڵگە چی لە ئەزانی چۆنە جارێ بۆ نمونە ئێستا ئەوانەی کە بوون بە کەواسووری بەر لەشکری ئەم ڕاپرسیە هەتا ئەو کاتی خۆیان لە بەغا بوون وەزیر بوون 7 ساڵ وەزیر بوون بەغا خشەی لێوەنە ئەهات بە دەردی سلێمانیاڵێ و عیبی نەبوو بەغداد دەوڵەت عێراق دەوڵەتێکی زۆر باش بوو لەو کاتەوەی کە لەسەر گەندەڵی نێردراون تۆرێمی کوردستان ئێستا پێیان وایە بێ ئێمە لە عێراق جابینەوە ناشڵێن جیا ئەبینەوە تەنانەت هەنێ قسە ئەکەن لێیان تێناگەی مەسەلەن بۆ نموناڵێن ئێمە ئاخر جار و شارزێباری لە بەرنامەیەکی کەناڵی ئەلعەرەبیە ئەڵێ چی ئەڵێمە باس لە سربەخۆیی ئەەکەین باس لە ئینفیساڵ ناکەین یعنی ئێمە باس لە جیابوونەوە ناکەین باس ینی لە ئیستقلالی خۆمانەکە یاخود سربەخۆیی ئەەکەین کە دێتە سەر مەسەلەی ڕاپرسی ناڵێ ئێمە ڕاپرسی ئەەکەین کاک حەکیم بۆ ئەوەی کە مافی چارەی خۆنووسین یاخود قسە لە چارەنووسی خەڵکی کوردستان بکەین بە یەک جارێکی ئەڵێ نا ئێمە ڕاپرسیەکەین جێبەجێ ناکەین من وتارێکم نووسیوە لەسەری کاک حەکیم ئەمانە لە دوو ئامان زیاتر نییە جارێ پێش هەموو شتێک من لە جەناب تەپرسم پارتی دیموکراتی کوردستان ئەگەر نەڵێ من ڕاپرسی ئەەکەم و دەوڵەتتان بۆ دروستەکەم تۆ پێم بڵێ وعدی چی بە خەڵکەدا ئایا ئەتوانێ وەکو جاری پێشوو لە هەڵبژاردنەکانی پێشووە کاک نەچیروان هاتە سەر تەلەڤیزیۆن وتی ئێمە لە داهاتینەوت هەموو ماڵێک پارەکەی بۆ ئەنێرینە ماڵەوە و ئەیخینە سەبەتەیەکەوە باشە بەڵام ڕەنگە خەڵکیش بڵێ ئێوەش بۆ داهاتوو وەکو گۆڕان وعدی چی بە خەڵک باسی کابانی ماڵتان دەکرد ئەمە کابانی ماڵ پێشتری ڕوونکردنەوە بۆ داوی ئێستا ڕوونکردنەوەت بۆتم بەڵام لێگەڕ بە ئەوەی ڕاپرسیەکە تەواوکەم ئایا پارتی دیموکراتی کوردستان ئەتوانێت بڵێ من حکوومەتێکی خزمەت گوزارتان بۆ جێبەجێ ئەەکەم خەڵگەڵی کوا کارەباکە و کوا ئاوەکە و کوا موچەکە و خەڵگەڵی کوا موچەکە و ئایا ئەتوانن بڵێن ئێمە ئازادیەکانتان بۆ دابینەکەین خەڵک باس لەوە کایەوە هەموو ڕۆژێ خەڵکە دەنە بەر کلکە دەماچە لەسەر فولایتێ خەڵکە کوژن بەبەستم ئەوەیە بڵێم هیچ درۆشمیشیان پێ نەماوە ئەگەر درۆی ئەم ڕاپرسێنە بخوان لە پشتی بشارنەوە ئەمە یەک دوو کەسی کاشی برای بەڕێز مەسەلەی کابانی ماڵ پێشتریش باسم کردووە و جاری تریش ڕۆنم کردوێتەوە ئێمە وەختی خۆی کە ئەم بڵێنانەمان داناوە ئەو کۆمەڵێک ئەرقامان لە بەردەما بووە کە ساڵی 2013 ئەمەمان وتوە کاک حەکیم لە 2011 و 2012 و 2002 و 2009 11 ملیار و 9 ملیار و 10 ملیار دۆلار لە بەغداوە هاتۆتە هەرێمی کوردستان و چۆتە هەولێر هاتۆتە سلێمانی ئێمە دامان ناوە بەڵێ تەقاعودیش دەتوانین بکەینە 500,000 بەڵێ توانین موچەی کابانی ماڵیش دێن بەم پارێ بەڵام چیان کرد ئێمە کە چوینە حکوومەتەوە جاریشتریش ئەمە تو حەز ناکەم زۆر دووبارێکەمەوە کەوتین بەسەر قاسەیەکی کوونە کەوتین بەس ئێمە کە وەزارەتی داراییمان وەرگرت موچەی فەرمانبەران 2 مانگ دوا کەوت بوو کە دەریش کراین و کودەتاشمان بەسەرکە هەر 2 مانگ دوا کەوت بوو کە ئێمە ڕۆیشتین فرسەتیان لە موچە هێنا و کردیان بە چارەگە موچە و کردیان بە نیو موچە و بارەزی خۆشیان کەس نازانێت داهاتینەوە چی زۆر باشە بەڵام ئەگەر ڕاپرسیەکە بۆ ئەو بێ وەکو کارتێکی فشار بەرامبەر بەغداد بەکاربێنێت بۆ جێبەجێکردنی مافەکانی کورد عیبی چییە مەسەلا ئەزانی کاک حەکیم ئێمە وەکو هیرمان لێ هاتووە ئێمە وەکو مەلەوانە درۆزنەکەمان لێ هاتووە یعنی جارێ ئەم مەسەلەی ڕاپرسی و ئینفیساڵە لە بەغداد هەر وەکو نوکتەی لێ هاتووە لایکی وەکو نوکتەی یعنی لای بەشێک لە پەرلەمانتار عەرەبەکان یعنی زوزوڵەن چی بوو کاک مەسعود جیاببوونەوەکی ڕانەگەیاند بەیەوە دەڵێن لە پەرلەمان بە هەمومان ئەڵێن یعنی خۆ کاکەم پیاوە لە ساڵی چەندەوە ئەڵێ من جیا لە 2011 ناڵێ من جیابمەوە و ئەم نەورۆزە ڕایەگەین و دەوڵەت دروستەکەم و هەنێجار ئەڵێ من هەر بەبێ ئەوەی بگەڕێمەوە بەس فڵان کەس بگەڕێتەوە یەکسەر دەوڵەتەکە ڕائەگەێنم کاک حەکیم مەزانی ساڵی 2005 وانە کە هەڵبژاردن کرا ڕاپرسیش کرا ڕەفرەندۆم کرا و کاتە بزوتنەوەی ڕەفرەندۆم هەبوو هەموو ئیمزاکانیشیان برد بۆ بەغا کردیان بە کۆمەڵێک مەکسەب و پۆست و پلە و پایە بۆ خۆیان و کردیان بە وەرەقەیەک و مفاوەزاتیان پێکرد بۆ پۆست و پایە نەیانوت ئەمە بۆ نمونە خەڵکی کوردستان ئەوێ بۆ نمونە سربەخۆ بێ مەسەلەن ئەمە لەلایەک لەلایەکی ترەوە ئەمان ئەم جارش حەزەکەم بزانی پارتی دیموکراتی کوردستان ئەمە بەکارەهێنێ بۆ بەردەمی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ بەردەمی بریتانیا بۆ بەردەمی حکوومەتی عێراق بۆ بەردەمی هەموو لایەنەکان ئەوێ بیکا بە کارتێکی فشار نیشتیمانیشی لەگەڵ ئەوێ بیکا بە کارتێکی فشار بەکارهێنێ ئەزانی من نامەوێت بچمە سەر دۆخی یەکێتی چکە دۆخی یەکێتی ئێستا یعنی کەس حەسوودی پێ نابە ناشمەوێت زۆر قسەی لەسەر بکەم بەڵام هەموو یەکێتی نییە کاک حەکیم جەناب تەزانی بەشێک لە ئەو دەموچاوانن کە ئێستا باس لە هەندێک ئەندای مەکتەبی سیاسی پارتی یەکێتیەکەی هەست ناکەی فەرقێکی لەگەڵ ئەندای مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان من قسە لەسەر ئەوە ناکەم من قسە لە کاتێک ئەڵەم یەکێتی مەبەستم هیچ کات ئەو ئەندامە مەکتەب سیاسی یەکێتیانە نین کە بوون بە پرۆ پارتی من ببوورە بەس کە ئەڵەم یەکێتی مەبەستم ئەو قاعیدە وشیار و ئەو کۆمەڵێک سەرکردە ئازا و بیۆرانن کە هەتا ئێستا وەستاون بە ئازایانە ڕوبەڕووی ئەم سیستەمەی کە پارتی دیموکراتی کوردستان ئێوە بیستەپێنە بەس تۆ نەتێشت فکرەکە تەواو بکەم ئەیانەوێ ئەم مەسەلەی ڕاپرسێت جارێکی کە بەکاربێننەوە
بۆ ئەوەی بڕۆنەوە بەرەو بەغا کاک حەچیم لە سەرەتاوە باست کرد مەسەلەی یەکدەنگی کورد و ئەمانە پارتی وەختی خۆی لە 2005ەوە تا ئەم خولە بە ناوی خیتابی یەکگرتووی کوردیەوە بەغای قۆڕ کردبوو بۆ خۆی ئێمە وەکو فراکسیۆنی گۆڕان یەکێک بوون لەوانەی لەو خیتابەماندا بە ناوی یەک خیتابی و بڕۆ دیفاع لە فلان وەزیر کە تەنها لەبەرەوەی سەر بە فلان حیزبیان لەبەر ئەوەی کووردە ئەنسوڕ ئەخاکە ڤاڵیمەن ئەو مەظلومن لەمانەماندا ئێستا پارتی لە بەغا یاخود لە معادلەی عراقیە بە تەواوەتی لاواز بووە ساوە کاک سەربەز وابزانم ئاخر بەرپرسیینیان ئەگەر بمێنێتەوە یان نامێنێتەوە لە کۆمیسیۆنی باڵا زۆربەی بەرپرسەکانیان نەماون جێگری سەرۆکی پەرلەمانیان نەماوە جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانیان نەماوە با بڵێن وەزیری داراییان نەماوە تۆ دیقەت بە وەزیری دارایی وەزیری دارایی ئیقالە کراوە کاک حەچیم چەند وەختە وەزیری دارایی ئیقالە کراوە پارتی دیموکراتی کوردستان هەتا ئێستا کاندیدێک تەقدیم ناکە بۆ تەقدیمی ناکە وەڵامەکەی لای خۆیانە بەڵام لانی کەم لای من ئەوەیە پێم وایە پێیان وایە ئەگەر هەر کاندیدێک بێنن بۆ ناو پەرلەمانی عراق ئێستا ڕەنگە دەنگ نەهێنێ بۆ کاندید تەقدیم ناکەن ئەگەر نام پۆستەخۆ کە باسی مەسەلەی کورد ناکەن ئەڵێن کورد زۆر مهمە و پۆستەکان پێویستە ئاوا بێ خۆمە پۆستی کوردیە ئێستا دراوە بە کەسێک بۆ وەکالەت وەزارەتی دارایی لەلایەن کوردەوە بەڕێوە نابرێ باشە بۆ پارتی کاندید تەقدیم ناکە لەبەرەوە ئەمە هینەنی کۆمەڵێک دروشمن کە لای خەڵک ئێستا زۆر ڕوونە یعنی کورد دەڵێ کەمانگ دیار بوو حوجێ بە ئەنگوستی نییە زۆر باشە بە سەبارەت بۆ پەندەی کە دەڵێ دەستی براکەت بگرەگەر ستەم کار بێت یا خوستەم لێکراوی مەبەستیەوەی کە دەستی بگری نێڵی ستەم کات ینی بەڵ کاکە جان ئەمە هینە ئەمە زۆر باشە ئەخبار ڕوونکردنەوە بم ئەمە چکە حەدیثێکی حەدیثە ئەمە یعنی یەکێکە لە فەرمودەکانی پێغەمبەر دوردی خوای لەسەر بێ وەختی خۆی کا بە ئەمە ڕوون بکەم چکۆ لە بەرنامەی ڕوبەڕووشە هەر بوو بە هەڵەڕۆی بە کورتی بێ سوپاس کاکە وەختی خۆی یەکێک لە قاعیدەکانی سەردەمی جاهلیەت بریتی بوو لەوەی تۆ پشتیوانی براکەت بکە لەسەر حەق بێیان لەسەر حەق نەبێ پێغەمبەر دوردی خوای لەسەر بێ مەیوتەوە ئەنسوڕ حاکە ڤاڵیمەن ئەو مەظلومن یەکێک لە سەحابەکان لێ پرسیال حتا ئەگەر زاڵمیش بێ ئەڵێ ڕێگەی لێ بگرە بەوەی کە زوڵم نەکا ڕێگەی لێ بگرە بەوەی کە زوڵم نەکا بەوە ئەتوانی ینی سەرکەوتوویکەی بەڵام من کەسێک خۆی بۆ خۆی گەندەڵی کردووە خۆی بۆ خۆی لەسەر دزی قالاکرێ ینی من بچم چی لێ بکەم پشتیوانی بکەم لەبەرەوەی بڵم بڕۆ فەرمی دەست بکەم دەکرێت ڕێی لێ بگری لەو زوڵمەوەکو ڕێم لێ جا ڕێگرتن ئەزای بریتێ لە چی کاک حەشیم ڕێگرتن لەوەیە دەنگی لەسەر بەی ئیقالەی بکەی بینێریتە ماڵەوە ئەسڵەن بیدەی بە دادگا زۆر جاریش کە دزینە سپاس دەکەم تەورێکی تر کە باز لە مەسەلەی پارێزراوەکانی عێراق و هەرێمی کوردستانە ئەوەی کە بەڕێز لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو لە بەغداد کۆنگرێکی ڕۆژنامەویستان لەسەر ساز کرد و سەبارەت بۆی کە بۆچی ئەو لیژنەی پەرلەمانی عێراق سەری نەگرت کە پێکێنرابەوەی کە لێکۆڵنەوە بکات لە پارێزراوەکانی عێراق و هەم هەرێمی کوردستان خۆ دەزانی لە عێراقیش و لە هەرێمی کوردستانی خەڵکیشی زۆر دەوڵەمەند بوون بە ناشەرعی پارێکی زۆر براوەتە دەرەوە ئەمانە لە بانکەکانی ئەوروپا و لە بانکەکانی ئەمریکا و دووەلی عەرەبی پارێکی زۆریان کۆ کردوێتەوە کۆمەڵێک عوائلی سیاسین کۆمەڵێک شخصیاتی سیاسین لە دووبەی هەیە بەرپرسەیە لە دووبەی بەڕیس شوقی کڕیوە بەڵێ کوردیش و عەرەبیش هەیە شیعەش و سونەشی تایە ئەمە پرسێکی گرنگە کاک حەچیم ئەم پرسە دەکرێت بۆ نمونە بۆ کەسێکی وەکو منجاچی ئەعلامی بمچێ پەرلەمانتار پرسی عمر بێ یعنی هەموو عمر بە دوای دابڕۆ چکە خۆ دەزانی مەسەلەی گەڕانەوەی ئەم پارانە کاتی دەوێ خۆ دەزانی لە زۆربەی وڵاتانە کاتێک ملاحقە کراوەکە نظامەکان ڕووخاون تۆ سەری تەجروبەی تونس بکە بەڵام من هەر ئەوە بڵم بە خێرایی ئەم مۆزوعە پێویستی بەکاری زۆر هەیە پێویستی بەوە هەیە سوود ببینین لە قانونەکانی نەتەوەی گرتوەکان سوود ببینین لە ئەو ئیتفاقیانەی کە لە مستەوای دەولیا کراون سوود ببینین لە سلکی دیبلۆماسی خۆمان سوود ببینین لە جالیەی کوردی هەوڵ دەین قەزیەکە بجوڵێنین بەڵام مستەحیل نییە تۆ دیقەت بە شوێنێکی وەکو تونس یعنی تونس نەک بن عەلی خۆی تەنانەت بێجگە لەو جارێک 40 ملیۆن دلار و جارێک 39 ملیۆن دلاریان لێ هێنایەوە تونس بۆ تونس یەکێک ئەنی جالیەی تونسی و دیبلۆماسەتی تونسی یەکێک لەو یەختانەی بە ناوی براکەی بن عەلیەوە بوو کە لە ئیتالیا ڕاگیرا بوو دەستی بەسەرەوە گیراوبای چەند ملیۆن یۆرۆیەک بوو ئەویشیان دەست بەسەراگرت چێ ڕۆژێ لە ڕۆژان تەسەووریە کرد بەم شێوازە تەنانەت نەک پارەکانیان یەختەکانیشیان دەستی بەسەرا بگیرێ ئەم قەزیە کاک حەچیم لە پەرلەمان وروژێنراوە ئەمە هی دەورەیەک و دوو دەورەش نیە ئەمە هی ئەوەیە کە هەموو پەرلەمانتاران ئیشی لەسەر بکەن و حکوومەتی عێراقی بێتە سەرخەت و هەوڵ بدەین جالیەی کوردی بۆ نمونە ئەزانن بەرپرسێکی گەندەڵ لە سوید لە ئەوروپا ئەزانن خۆی کە سوکاری عقاراتی کڕیوە دەوڵەمەند بووە ئەتوانن ئاگاداری ئێمە بکەنەوە هەوڵ دێن ئیدعای عام بجوڵێنین سلکەکانی تری بجوڵێنین گرنگەوەی قەزەکە ئاراستە بەس کاتم کەماوە زۆر بە کورتی چکە کاتمەکەمەوە بڕفرۆز بکات لەسەر ئەم مۆزوع زیاتر هەبێ بەڵێ سەبارەت بە بڕی پارەکە عێراق چەندە کوردستان چەندەوەی کە براوەتە دەرەوە پارێکی دیاریکراو نییە تەبەن بە ملیاران دۆلارە چ لە عێراق چ لە هەرێمی کوردستان و چ لە
عراق بەس من هەر ڕقمێک گەڵم یعنی بۆ نمونێ ئێستا هەرێمی کوردستانی دیعایەوە کاکە 30 میلیارد دلار قەرزارە وانە بەڵام چەند 30 میلیارد دلارێک دزرا و براوەتە دەرەوە لە عراق ئێستا باس لەوە کرێ 100 میلیارد دلار عراق قەرزارە زۆر زیاتر لە 100 میلیارد دلار براوەتە دەرەوە چارەسەر بێگەرمانە بهێنرێنەوە زۆر یەکێک لە باشترین هۆکارەکانی هەوڵدان بۆ چارەسەرکردنی قەیرانی دارایی لە عراق بریتیە لە ملحقکردنی ئەو پارانە لە کوردستان لایەن کێوە برانەوە دەرەوە لە کوردستان لەلایەن ئەو بەرپرسانەوە کە بەرپرسارەتی حکومی حیزبیان هەبوو ئەو دەموچاو ئەم سەرزلانەی کە لەم وڵاتەیە بەرپرسیار بوون بەڵێ سوپاس بۆ بەڕێز هۆشیار عەبدوڵڵاندامی پەرلەمانی عێراق لەم بەرنامەی لەگەڵ ماوی زۆر سوپاس بۆ میرەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکاران لە بەشی کۆنتڕۆڵ و کامێرە تا بەرنامەیەکی تر خواتان بێت